نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی لە بازاڕەکاندا بەخۆیەوە بینی و 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 147,000 دیناری عراقی مامەڵەی پێوەکرا. ئەگەر تا پێش پەسەندکردنی بودجەی 2021 ئومێدێک هەبوو بێت بۆ دابەزینی نرخی دۆلار، ئەوە ئێستا ئەو ڕێگەیەش داخرا. شارەزانی دراو پێشبینی دەکەن نرخی دۆلار لەوەی ئێستاش هەیە بەرزتر بێتەوە. دیارە هۆکارەکانی ئەوەیە کە لە ئێستا دەخستنا ڕووی دۆلار لە بازاڕەکانەکەم بۆتەوە، بەڵام لە بەرامبەر بۆ دۆلار کەمەخێت. دیارە پێشتر پێش تێپەڕانی پرۆژە یاسای موازنەی عێراق، ینی هەندێک لە جموجۆڵی بازرگانی تا ئاستێک وەستا بوو، خەڵکی چاوەڕوانی ئەوەی دەکرد کە جارێکتر گۆڕانکاری لە بەهای دیناری عێراقیا بکرێتەوە. بۆیە هەندێک لە جموجۆڵی بازرگانی لەسەر ئاستی بازاری دراوەکان و لەسەر ئاستی کاڵا و کەلوپەل و خزمەتگوزاریش تا ئەستێک وەستانبی، چونکە خەڵکی چاوەڕوانی ئەوەیە کرد ئایا بەهای دیناری عێراقی بەرەو چۆڕە. بەڵام دوای ئەوەی کە پرۆژە یاسای موازنەی عێراق تێپەڕی، ئەمە بوو کەوای. چەند ڕۆژێک بانکی ناوەندی عێراق وەکو پێویست دۆلار ناخاتە بازاڕەوە. لە ڕۆژی چوارشەمەی ڕابردووەوە تەنها 3 ملیۆن دۆلاری خستۆتە بازاڕەوە، کە ئەوەش هۆکارێک بووە بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار. پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی 2021ش هۆکارێکی دیکەیە. ئێمە تەسەورەکەین یعنی سەرکەوێ دۆلار، بەڵام تەوەقۆی ئەوە ناکەین لە کەیا سەرەکەوێ. هەتا پرۆژەکان لە عێراق و کۆرەمی کوردستاندا تەوزیع نەکەوە، نەکەونە بواری جێبەجێکردن و پارەی پرۆژە نەکەوێتە ناو بازاڕەوە و بۆ کڕینی ئەشیا لە دەرەوە کە دۆلار ئەکڕێت جارێکە لە بانقی مەرکەزیەوە و ئەشیا بێتە عێراقەوە. تەسەوری ئەوە ناکەین وا بە زووی سەرکەوێ دۆلار، بەڵام ئێمە تەوەقۆی ئەوەکەین لە بینی 147 بۆ 149 150 هەزارە ئێتر سابت بێ یا یاری بکات لەو بینەیە. ئەگەر ڕۆژ یەکشەمە 5 نیسان بانکی ناوەندی کەمتر لە 100 ملیۆن دۆلار بخاتە بازاڕەوە، دوورنیە نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرز بێتەوە بۆ 150,000 دیناری عراقی. هەرچەندە دوای پەسەندکردنی بودجە جوڵەیە کەوتۆتە بازاڕەوە، بەڵام بەرزبوونەوەی نرخی دۆلار و جوڵەی بازار هیچ لە دۆخی خراپی هەوڵاتیان ناگۆڕێت، چونکە موچە بە دینارە و کەلوپەل و شتومەکیش بە دۆلار. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.